پەرلەمانی کوردستان بڕیاری نردنی هێزی پێشمەرگەی بۆ کۆبانێ پەسەند کرد و وەزیری پێشمەرگەش دەڵێ ژمارە و فەرماندەی هێزەکە لەلایەن وەزارەتی پێشمەرگەوە دەستنیشان دەکرێت. بە ئامادەبوونی بارزانی لایەنەکانی ڕۆژاوای کوردستان لە دۆگ ڕێکەوتن. با پێی ڕێکەوتنەکەش هێزێکی یاوبەشی سەربازی پێک دێن و مەرجایەتی سیاسی کوردیشیان دەبێت لە ڕۆژاوادا. وەزارەتی خوێندنی باڵای هەرێم راپۆرتێکی نێنی لەسەر کێشەی وەرگرتنی خوێندکاران لە زانکۆ و پەیمانگاکان داوەتە ئەنجومەنی وەزیران و ئێنارتیش ناوەڕۆکەکەی بڵاو دەکاتەوە. خۆشەویستان سڵاوتان لێبێ فەرموونێ و هەواڵەکان. بۆ یەکەم جار پەرلەمانی کوردستان بڕیاری ناردنەدەرەوەی هێزی پێشمەرگەی بۆ دەرەوەی خاکی عێراق پەسەند کرد و باپی بڕیارەکە هێزێکی پێشمەرگە ڕەوانەی کۆبانێ دەکرێت. وەزیری پێشمەرگەی هەرێمیش دەڵێت ژمارە و فەرماندەی هێزەکە لەلایەن وەزارەتی پێشمەرگەوە دەستنیشان دەکرێت. زیندووە قەت نانەوێ ئاڵاکەمان زیندووە قەت نانەوێ ئاڵاکەمان. پەرلەمانی کوردستان بڕیاری ناردنی هێزی پێشمەرگەی بۆ کۆبانێ پەسەند کرد. پیرۆزبایی لەگەلی کوردستانەکەین. وەکو جەنابتان ئاماژەتان پێدا ئەمڕۆ بەڕاستی ساتە وەختێکی مێژوویە وەرچەرخانێکی گرنگە لە مێژوونەتەوەکەمان. بۆ یەکەمین جار هێزی پێشمەرگە لە هەرێمی کوردستانەوە بۆ دەرەوەی خاکی عێراق ڕەوانە دەکرێت. بڕیاری ناردنە دەرەوەی هێزی پێشمەرگە و پشتیوانیکردنی کانتۆنی کۆبانێ لە سەرخاکی سووریا پاش پێشنیازی سەرۆکی هەرێمی کوردستان هات کە لەسەر بنەمای بڕگەی 11هەمی مادەی دێم لە یاسای سەرۆکایەتی هەرێم داوای لە پەرلەمانی کوردستان کرد بڕیارەکە پەسەند بکات. جێبەجێکردنی بڕیارەکەش بە پلەی یەکەم خراوەتە ئەستۆی وەزارەتی پێشمەرگە. وەزیری پێشمەرگەش دەڵێت ئەوان ژمارە و فەرماندەی ئەو هێزە دەستنیشان دەکەن کە بڕیارە لە خاکی تورکیاوە بنێردرێت بۆ کۆبانێ. هەرێمی کوردستان لە یەکەم ڕۆژەوە کە کۆبانەیە کەوتۆتە بەرمەترسی هەم سەرۆکایەتی هەرێمی کوردستان هەم وەزارەتی پێشمەرگە هەم حکوومەتی هەرێم خەڵکی کوردستان پەرلەمانی کوردستان داوایان کردووە کە ئێمە ئامادەین یاخود باسیەوە کراوە ڕوونکردنەوە دەرکراوە ڕاگەاندن دەرکراوە کە ئێمە ئامادەین پشتیوانی لە خەڵکی کۆبانێ بکەین. ئەمە لەسەر ئەو داواکاریانەیە کە دوای گفتوگۆ بڕیاردرا کە ئەم هێزە بنێرە یاخود ئەم هاوکاریە بکرێ بۆ کوبانی. پاش دوو کاتژمێر لە تاوتوێکردنی ناردنی هێزی پێشمەرگە بۆ کۆبانێ بە کۆی دەنجی پەرلەمانتاران بڕیارەکە پەسەند کرا. لە کۆبنەوەکەی پەرلەماندا کە وەزیری پێشمەرگەش تێیدا ئامادە بوو سەرجەم فراکسیۆنەکان هاودەنگ بوون لەسەر ناردنی هێز بۆ کۆبانێ. پاش پەسەندکردنی بڕیارەکەش سەرۆکی پەرلەمان پیرۆزبایی لە گەلی کورد کرد و پەرلەمانتارانیش ئەو بڕیارەیان بە هەنگاوێکی گرنگ وەسف کرد بۆ کورد لە هەر چوار پارچەکەی کوردستان. ئەمە یەکەم جارە لە مێژووی پەرلەمانی کوردستانە پەرلەمانی کوردستان بڕیارێکەدا بەناردنی هێز بۆ بەشێکی تری نیشتیمانەکەمان جاران شوێنەکانی تر هێزان ناردە سەر کوردستان ئێستا پێچەوانەوە کوردستان هێزە نێرێ بۆ پشتیوانی لە هاوخوێنەکانی خۆی لە ڕۆژئاوا لە کۆبانی. لا لێدوانێکی ڕۆژنامە نووسیشدا وەزیری پێشمەرگە ڕایگەیان ژمارە و فەرماندەی ئەو هێزەی دەنێردرێتە کۆبانێ لەلایەن وەزارەتی پێشمەرگەوە دیاری دەکرێت و با چەکی هەرێمیشەوە دەچنە کۆبانێ. وەزیری پێشمەرگە ئاشکراشی کرد تا ئەو کاتەی کۆبانێ پێویستی بە هێزی پێشمەرگە بێت ئەوە پێشمەرگەکان لەوێ دەمێنەوە. پەسەندکردنی ئەو بڕیارە پاش ئەوە هات لە چەند ڕۆژی ڕابردوودا تورکیا ڕەزامەندی دەربڕی بە چوونی پێشمەرگە بۆ کۆبانێ بەسەر خاچی وڵاتەکەیدا. پاش ئەو بڕیارەی تورکیاش سەرۆکی هەرێم پێشنیازی ناردنی هێزی پێشمەرگەی بۆ کۆبانێ ڕەوانەی پەرلەمان کرد و سەرنجام پەرلەمانیش بە کۆی دەنگ پەسەندی کرد. فەرمان محەممەد ئێنارتی پەرلەمانی کوردستان بەڵێ بەڕێزان ئێستا ئەیازەکرم نێراوی نارتی لە کۆبانێ پێڕاگەیاندین کە لە ئێستادا لە کۆبانێ شەڕێکی قورس و سەخت بەڕێوە چێت هەروەها چەکدارانی داعش لە چەند قۆڵێکەوە هێرشیان کردو بەسەر کۆبانی و چەکدارانی با بڵین شەڕوانانی یەبەکەش لە ئێستادا بەرپەرچیەوە هێرشانە دەدەنەوە و ئەوەی تا ئێستا هەیە فڕۆکە یاوپەیمانان هیچ بردومانێکیان نەکردووە لە کۆبانی و لە ئێستادا هیچ بردومانێکی فڕۆکە جەنگەکانی هاوپەیمانان نییە و بۆیە نەماتوانی ڕاستەوخۆ نێراوی نارتی وەرگین بەهۆی سەختی و شەڕەکە لە ئێستادا لە کۆبانێ بەڵام ڕاستەوخۆ کۆماس شابازی ڕۆژنامە نووسمان لەگەڵدایە کا کۆماس سڵاوت لەبێ ئەم کاتت باش
دوایین زانیاریەکان لەسەر ئەو شەڕی ئێستای کۆبانێ چین؟ دەڵێمیش سڵاو ڕێزمێ بۆیەوە بۆ بینەرانتان نەدواکە زانن دوێشەو دەنگی من هەیە؟ بەڵێ؟ هەروە دوێشەویش باسمان لێکەوتان کۆبانی هێوەریەک بەخۆ بینێ من باسمان ئەوە دەکرد کە ئەم هێوەریەکی پێش زریانە ئەمڕۆ توانم بڵێم دوێشەو تا بەرەبیانی ئەمڕۆوە ئیساکەش کە من لەگەڵتان قسەکەم لەدەمەوە ئێوارە تا ئێستا شەڕێکی بێناوبەر بە یەکجار دژوار لە ملی ڕۆژهەڵاتی کۆبانیەوە لە ملی باشووری کۆبانیەوە دەستی پێکردووە سەرچاوەکان باس لە پشتنوار کوژرا و واروا بریندارانێکی زۆری داعش دەکەن هەواڵەکان باس لە ئەوە دەکەن کە ئێستا چەتەکانی داعش بەتایبەت لە ملی ڕۆژهەڵاتی کۆبانیەوە لە 4-5 قۆڵەوە هێرشیان کردوتە سەر کۆبانی واروا لە ملی باشووری کۆبانی شەڕ بە دژواری بەردەوامە لە کۆبانی ئەمڕۆ چەتەکانی داعش لە 2 نقطەوە هێرشیان کردە سەر شاری کۆبانی بە ئامانجی دزەکردنی ناو شارگە بەپێی دوای ناماری یەکینەکانی پاراستنی گەل لەو شەڕ و پێکدارانەدا 36 شەتەی داعش کوژران ئەمڕۆ کۆبانی ڕۆژی 37مینی خۆی تێپەڕان زیاتر لە 37 ڕۆژەکە یەکینەکانی پاراستنی گەل لە شەڕ و پێکدارانێکی ئەزگار دژواردان ئەمڕۆ لە مەتوانم بڵێم لە ملی ڕۆژهەڵاتی کۆبانی زۆرترین قورسایی شەڕەکان لە ملی ڕۆژهەڵاتی کۆبانیەوە کە تا ئێستا بەپێی دوایین زانیاریەکان 26 شەتەی داعش کوژران هەروە لە کۆڵانی شارەداری لەوێژ 7 شەتەی داعش کوژران شەڕ و پێکدادان لە ملی باشووری کۆبانیشەوە لە 3 قۆڵ درێژە هەیە کە ژمارەی کوژرا و برینداران بەهۆی دژواربوونی نەکۆتایی شەڕەکۆتایی بۆ ئێمە دەرنەکەوتووە هەواڵێکی تر لەسەر کۆبانی بەکارهێنانی داعش بەکارهێنانی چەکی قەدەغەکراوە لە کۆبانی کە دوا بەدوای ئەوەی کە چەتەکانی داعش چەکی بە قەدەغەکراویان بەکارهێنا بە پرسانی توانم بڵێم هەیدی سووری کوردی واروا یەکینەکانی پاراستنی گەلیشەوە هەواڵەیان پشتڕاست کردەوە کە چەتەکانی داعش لە ملی ڕۆژهەڵاتی کۆبانیەوە چەکی قەدەغەکرا واروا چەکی فۆسفۆریان بەکارهێناوە کە چەند بریندارێکە لە نەخۆشخانەی ئامەدنەوە دکتۆرانی ئەو دکتۆرانەی کە لە نەخۆشخانەی ئامەدنەوەنیش ئەو شتیان پشتڕاست کردەوە بەڵام هێشتا بە شێوەیەکی ڕوون و ئاشکرا جۆری مادە شیمیاییەکە واروا جۆری چەکەکەیان دیاری نەکراوە بەڵام بەپێی ئەو تەجربانەکە هەیە دیارە ئەو چەکی فۆسفۆریە پێشتر لە شەڕی قەندی لەلایەن دەوڵەتی تورکەوە لە دژی گریلاکانی هەپەکە بەکار هاتووە. بەڵێ کاکۆماز بۆ پێی کە تۆ ئێستا لە خۆراوای کوردستانی لەم کاتیا و لەم شەڕە سەختەی کە ئەم شەو هەیە پێت وایە هۆکاری ئەوە چییە کە فڕۆکەی هاوپەیمانان هیچ بردومانێکیان نەکردو تا ئێستا؟ والله ئەوەی کە هەیە ئێستا باس لە بۆردمانکردنی فڕۆکە هاوپەیمانەکان بۆچی تا ئێستا بۆردمانی نەکردەوە ئەتوانن هۆکارێکی ناتوانێت بڵێ هۆکارێکی زۆر سەیری بۆ ببینیتەوە دیارە هێزە هاوپەیمانەکان بۆ ئەو بۆردمانانەی کە تا ئێستا کردویانە ناتوانم بڵێم ئەم بۆردمانانەی بێکاریگەر هەبوون بەڵام تا ئێستاشی لەگەڵ بێ هێزە هاوپەیمانەکان نەیانتوانیوە ئەو بەو جۆرەی کە پێویست بێت مۆڵگەی چەتەکانی داعش بۆردمان کردەوە ئێستاش ئەبینیت لە شاری کۆبانی چەتەکانی داعش لەو پەڕی دۆڕانی خۆیاندا بەناچار کەڵکیان وەرگردووە لە چەکی قەدەغەکراوە ئەمە سەلبێنەری ئەوەیە کە فڕۆکە هاوپەیمانەکان تا ئێستا نەیانتوانیەوە ئامادە پێکرد سەرەبای ئەوەی کە لەم چەند ڕۆژان لەمەوە بەر کە بڕێکی زۆر چەک و تەقەمەنی لەلایەن فڕۆکەکانی هێزە هاوپەیمانەکانەوە ڕەوانەی کۆبانی کراوە ئیستا بینین بێدەنگیە کە سەرەبای ئەوەی کە دژڕاست کراوەتەوە کە چێتەکانی داعش لە چەکی قەدەغەکرا و کەڵکیان وەرگرەوە بەڵام بۆچی فڕۆکەکانی هێزە هاوپەیمانان بێدەنگن لە ماسا ئەبا خۆی پرسیارێکی سێر ئایا بە چاوەڕوانی وڵاتی تورکیەکەن یا خۆی بە جۆرێ لە جۆرەکان یانەوێت زەختەکە لەسەر کۆبانی زۆرتر بکەنەوە ئایانەوێت بە جۆرێ لە جۆرەکان لەسەر کۆبانی مزایدە بکەن کە دیارە هێزە هاوپەیمانان ئامانجی خۆیان هەیە لەسەر ڕۆژاوای کوردستان بەتابێت لە نەوچەوە تا ئێسش ئەو بۆردمانانە کراوە من نەتوانم بڵێم زۆرتر وەکو حاڵەتی ڕێکلام یا وەکو حاڵەتێکی مزایدەکردن بۆ لەسەر ڕۆژاوای کوردستان. بەڵێ کاکۆماز ئەوەی ئەمڕۆ پەرلەمانی کوردستان و سەرۆکاتێرم بڕیارن لەسەردا ناردنی هێزی پێشمەرگە بوو بۆ کۆبانێ ئەم بڕیارە چ کاردانەوەیکی هەبوو و خوێندنەوەی چی بۆ کرا لەلایەن خۆراوەوە؟ بەڵێ دیارە کاتێک باس پارلەمانی کوردستان ئەو بڕیارەدا دیارەمە دڵخۆشیەک دروستەکە لە تەواو کوردانیا چوار پارچەی کوردستانە من ئەتوانم بڵێم لە ئەمڕۆدا کۆبانی وە چرخانی خولقان وە کۆبانی توانی هەر چوار پارچەی کوردستان پێکەوە گرێ بدا سەرڕای هەموو کێشە و گرفەکان سەرڕای هەموو ئاڵۆزیە سیاسیەکان لە ناو پارتە سیاسیەکانە ئەبینین ئەمڕۆ
هەموو کوردستان یەک دەنگ بۆ کۆبانی کارەکەنەوە ئەمە لە دوو ڕوانگەوە یەک لەسەر خەڵک وە کۆمەلگای مەدەنی لە ڕۆژاوای کوردستان کەمە دووخۆشیەک دروستەدا بۆ هەموو کوردستانیان بەتایبەت بۆ خەڵکی ڕۆژاوای کوردستان بۆ باکووری کوردستان بۆ ڕۆژهەڵاتی کوردستان کە ئەبینین هەموو کوردستانی سەر بۆ یەک دەنگ کۆبانی بووە بە جۆرێ لە جۆرەکان بووە بە شەرەف و بەوە بە کەرامەتی کوردستان و بە باوەڕی من ئەتوانم بڵێم کۆبانی ئەمڕۆ کۆنگرەی نەتەوەی خۆڵقان سەرەڕای ئەوەی کە چەندین ساڵە باس لەوە دەکرێت بەڵام ئەمڕۆ کۆبانی هەموو کوردستانی پێکەوە درێدا و ئەتوانم بڵێم خاڵێکی وەرچەرخانە لە مێژووی سیاسی چۆن پێشوازی لەمەکرا لەم کۆبوونەوەی ئەمڕۆ لەم بڕیارانەی ئەمڕۆ لایەنە سیاسیەکان بە فەرمی داخرانێتی فەرمیان نەداوە دیاراوانی پێشوازی خوێنەوە ئەم هەوڵیان باش نرخاندەوە بەڵام هێشتا بە فەرمی حکوومەتی خۆسەری دموکراتیک شتێکی ڕانەگەێنەوە چاوەڕوان نەکرێت ئەمڕۆ یعنی ئەتوانم بڵێم تر ئەمڕۆ داخرانێتی فەرمی لە داخرانێتی فەرمیدا هەوڵێتی خۆی لە هەمبەر ئەو هەڵوێستەی پەرلەمانی کوردستانە دەربڕێکە من چاوەڕوان نەکرێت هەڵوێستێکی ئەرێنی بێت و دڵخۆشکەر بێت بۆ ڕۆژاوای کوردستانیش ئەمڕۆژە بینین هەردوولایەنی ئەنەکەسیا و تەردەم ئەو پێوازیان پێ ئیمزا کرد و ئەتوانم بڵێم ڕۆژاوای کوردستان خەریکە بەرە قۆناغێکی ترە ڕاتوە ئیتر ئەو شتێکی وەکو ڕۆژاوای کوردستان لەلایەن هێزە هەرێمیەکانەوە بە جۆرێک ڕفز دەکراوە بە باوەڕی من ڕۆژاوای کوردستان چۆتە قۆناغێکی تر بەرە قۆناغێکی سیاسی ڕاتوە ئەتوانم بڵێم داهاتنێکی گەشتر بەرە ڕۆژاوای کوردستاندا چاوەڕوان نەکرێت ڕایەوەی کامی ئەمڕۆ کۆبوونەوە کە ڕێککەوتن لەسەر ئەوەی کە هێزەکانی پاتەسووریەکان پاتەکانی ڕۆژاوای کوردستان لە ڕۆژاوای کوردستان کردن و لەوانەیە تا دومانگێکی داهاتی و هەڵبژاردنێکی لێرە هەڵبژاردنێکی دموکراتیک بە پێ چاوەڕوان نەکرێت ڕەوشی سیاسی ڕۆژاوای کوردستان بەرەو ئاسوەیەکی ڕۆنتر بڕوات. بەڵێ کاکۆ ماز لە کاتی ڕەزامەندی دەربڕینی تورکیا بووی کە هێزی پێشمەرگە لە تورکیا بچێ بۆ هاوکاریکردنی کۆبانێ ئەم مەڵوێستەی تورکیا لەلایەن ڕۆژاوای کوردستانەوە چۆن خوێندنەوەی بۆکرا چۆن پێشوازی لێکرا؟ دیارە ئەم هەڵوێستەی تورکیا پاشەکشەیەکی سیاسی یعنی زۆر باس لەوە دەکەن کە دەوڵەتی تورکیا وەک پاشەکشەیەکی سیاسی ناولەیە بن چون ئەبینین هەر بەردەوام ڕەجەب تاییب ئەردۆغان بە شێوەیەک بە کردەوەکی کورد بەلەف ئەتوانم بڵێم بە شێوەیەکی چون قسە دەکات بەڵام ئەبینین لە کردەوەدا شتەکان نەرمتر یعنی ئابینین کاتێک لە ئەفغانستان باس لەوە دەکات لە سەرچینی ئەفغانستان کە پەیدە و فەکەکەی وەکو تێرۆریست نازات کرد بەڵام سەر ڕابینین کە دەوڵەتی تورکیا ڕەزامەندی خۆی دەربڕێمە دیارە زەختی کۆمەلگای نێونەتەوەیە تورکیا دیارەتی دەست پێکردەوە کە باوەڕێ من تورکیا لە چوار لاوە دۆڕاوە یەک لەلایەن ڕۆژاوای کوردستانەوە کە زیاتر لە 700 کیلومتر وڵات جیرانە لەگەڵ باڵای ڕۆژاوای کوردستان ئەمە بە جۆرێک نەیارێکی بۆ خۆی دروست دەکات لەسەر وڵاتە ئەوروپاییەکانیش ناڕەزایەتی دۆیان دەربڕیەوە لە هەمبەر تورکیەوە بە جۆرێک لە جۆرەکان دەست و پەیوەندەکانی لەگەڵ دەوڵەتی داعش وهروە دەوڵەتی تورکیا دەرکەوتەوە هەروەها بینین لە باشووری کوردستانیش بە جۆرێ هەڵمەتێک دەست و پێگرێت دژایەتی لەگەڵ تورکیا و سیاسەتەکانی تورکیا دەتوانن تورکیا لەوە دەترسێتە بازاری سیاسی بازاری ئابووری خۆی لە باشووری کوردستانی لەدەستداوە هەمان کاریژا بینین لەگەڵ دەوڵەتی ئێرانیش تووشی قەیران هاتووە بە جۆرێک تووشی کێشاتەوە تا ڕادێکە سەفیری ئێران دەوڵەتی تورکیا بانگی کات و ناڕەزایەتی خۆی دەرەبڕێ لەم وەزعیەتەوە هەموو ئەمانە توانین بڵێن دۆڕاوی سەرەکی ئەم معادلەی ڕۆژاوای کوردستان دۆڕاوی سەرەکی دەوڵەتی تورکیەوە ڕزایەت ڕازی بوون و دەربڕینی ڕزایەتی تورکیە کە هێزی پێشمەرگە دەربازی کۆبانی بەریا دەربازی ڕۆژاوای کوردستانێ بە باوەڕی من ئەتوانم بڵێم پاشەکشێکی سیاسیەوە بە ئاشکرا توانم بڵێم دۆڕاوی یعنی بە جۆرێک تورکیە معادلەکەی دۆڕان یعنی هەلومەرجەکە دۆڕاوە ئێوێت بە جۆرێک لە جۆرەکان خۆی بێنێتە ناو ساحەکە. بەڵێ کاکۆ ماز پێتان وایە ئەو چەکانی کە لە هەرێمی کوردستانە وەکو هاوکاری ڕەوانەی کۆبانێکران تا چەند ئەتوانێت هاوکاری زیاتری شەڕوانان و کۆبانێ بکات بۆ خۆڕاگریان و بەپەشدانەوەی چەکدارانی داعش؟ بە دڵنیاییەوە کاریگەری خۆی ئەبێت ئەبینین شاری کۆبانی و کانتۆنی کۆبانی حەسارێکە لەسەر کۆبانی هەیە ناگەڕێتەوە بۆ 37 زیاتر لە 2 ساڵە لەسەر کۆبانی حەسار هەیە و بینین 37 ڕۆژە بێ ناوبڕیەکینەکانی پاراستنی گەل بەرخودانیەکە لە هەمبەر چێتەکانی داعشەوە هەناردنی ئەو بڕەچەک و تەقەمەنیەکە ئیسات ئەتوانم بڵێم کاریگەری خۆی هەبووەوە
هەم لە ئاسکاری لە ئاسی لۆجستیکیدا و هەم لە ئاسی دەرونی و ڕەوانیشدا کاریگەری خۆی ئەبێت لە هەمبەر بۆ یەکینەکانی پاراستنی گەل و دواتریش کاریگەری نەرێنیە بێت لەسەر ڕەوشی دەرونی چەتەکانی داعشن بەنادنیە بوتەقەمەنی ئەتوانم بڵێم وەرەی ئەوانیشدا بەستیەوە ئەتوانم بڵێم یەکینەکانی پاراستنی گەل ئەتوانن شاد بڵێم مەودایەکی زۆرتر بەرگری لە کۆبانی بکەنەوە مەودایەکی زۆرتر هێرش بکەن لەسەر چەتەکانی داعش. بڵێ کاک و ماز لەمایەم سی ڕۆژەی کە شەڕ و پێکدادان و گەماروی کۆبانێ دراوە ئەم شەڕ و پێکدادانە هیچ کاریگەریکی لەسەر کانتۆنەکانی دیکە جزیرە و عەفرینە بۆ لەسەر هاوڵاتیانی و ناوچەیە هیچ ترس و دوودڵیەک نائارامێکی لەوێ دروست کردووە یان هیچ هاوڵاتیەکی ئەو کانتۆنانەی دیکە ئاوارە بوون بەرەو شوێنی دیکە ڕۆشتوون؟ نەخێر ئەو کە هیچ کاریگەرێکی لەسەر کانتۆنەکانی تر بەتایبەت کانتۆنی جزیرە و کانتۆنی ئەفریندا نەناوە بگرە ئەو پەنابەرانەی کە دەربازی باکووری کوردستان و هەنێکیان گەڕاونەتەوە بۆ ڕۆژاوای کوردستان و ئیساکە هەنێکیان لە کانتۆنی جزیرە ئیسکان دراون و ڕاستە خەڵک هەموو نیگەرانن بە دڵڕاوکێ و سەی وەزەوشی کۆبانیەکان عاجزن لە وەزا بینن بە هەزاران کەس لە خەڵکی کۆبانی بێماڵ و حاڵ بوون و ئیسا بینێت ڕەوشی سەرما و کەش و هەوا بەرەو زستان نەڕوا دوام خەڵکە دڵنەگەرانن لەوەتەکە بەڵام ئەوەی کە هەیە لێرە کاروباری خەڵک زۆر بە شێوەیەکی ئاسایی تێفەڕێت و ئەتوانم بڵێم کاریگەرێکی ئەوتوی لەسەر باری ڕەوانی خەڵک تێک نەداوە کە بە تێکچوونی کۆبانی بە جۆرێک خەڵک لێرە دەربازی وڵاتەکانی تر بە نەبێنین چەند ساڵ لەمەوە پێش کاتێک کە شەڕ لە سەرەکانی دەستی پێدەکرد خەڵکی دێرک و قامشتوو بەرەو باشووری کوردستان یا بەرەو باکووری کوردستان نەچون ئەمە هۆکاری چی بوو چەند خەڵک بە جۆرێک دڵنیان نەبوون لە ڕەوشی سیاسی لە ڕەوشی ئەمنی ڕۆژاوای کوردستان بەڵام ئیستا دێنین ئەو متوانەی کە خەڵکی ڕۆژاوای کوردستان بە یەکینەکانی پاراستنی گەریان هێناوە ئەتوانم بڵێم ئەو متوانێت یەکینەکانی پاراستنی گەل سەلماندی بە خەڵک و خەڵکیش ئەو باوەڕێ هێناوە بە یەکینەکانی پاراستنی گەل کە ئەتوانێت ئەوان بپارێزێت دوا بە دوای شەڕی جەزعا بەدەیان لە هاوان بەر شاری قامشلوو کە بەڵام یەک کەس یاتوانم بڵێم کەس هیچ کەسێک شاری بەجێ نەهێشت ئەمە بە جۆرێک دەتوانم بڵێم خەڵکی ڕۆژاوای کوردستان ئەو باوەڕەیان هێناوە بە یەکینەکانی پاراستنی گەل کە بتوانێت پارێزگاریان لێ بکات. بەڵێ ڕۆژنامەنووس کۆماز شابازی سوپاس بۆ زانیاریەکانت خۆشەویستان لەگەڵتان بەردەوام ببین. دوای 9 ڕۆژ لە کۆبوونەوەی لایەنە سیاسەکانی خۆراوەی کوردستان بە ئامادەبوونی سەر و کێرەمی کوردستان لەسەر سێ خاڵ ڕێکەوتن و بڕیاردرا ئەنجومەنێکی هاوبەش لە نێوان لایەنەکاندا پێکبێنرێ. بەپێی ڕێکەوتنەکان ئەنجومەنی نیشتیمانی کورد لە سووریا و تەفگەری جوواکی دیموکراتیک لەسەر دروستکردنی مەرجەعیەتی سیاسی کورد لە ڕۆژاوا و ئیدارە و هێزی هاوبەش ڕێکەوتن. بڕیاریشە لایەنە سیاسەکان لە خۆراوەی کوردستان لەسەر وردەکارەکانی ڕێکەوتنامەکە و سەرجەم کێشەکانی نێوانیان لە خۆراوەی کوردستان کۆ ببنەوە. بەپێی ڕێکەوتنەکەش مەرجەعیەتی سیاسی بۆ هەر لایەک لە ئەنجومەنی نیشتیمانی کورد لە سووریا و تەفگەری جوواکی دیموکراتیک لە سایە 40 دەبێ و ڕێژی لە 120 بۆ پارتەکانی دیکەی خۆراوەی کوردستان دەبێت. لایەنەکانی ڕۆژاوای کوردستان ڕۆژی 14 مانگە یەکەم کۆبوونەوەیان بە ئامادەبوونی بارزانی لە شاری دۆهۆک ئەنجامدا. ئەمینداری گشتی وەزارەتی پێشمەرگە دەڵێ هەموو شوێنانەی کە لەلایەن چەکدارانی داعشەوە داگیرکراون هێزی پێشمەرگە کۆنتڕۆڵیان دەکاتەوە بە کەمترین زیان. فەریق جەباریاوەر لە چاوپێکەوتنێکیدا لەگەڵ ماڵپەڕی فەرمی حکومەت هێرێم هۆکاری هێرشەچڕەکانی داعش بۆ سەر پێشمەرگە دەگەڕێنێتەوە بۆ بارودۆخی کەشوهەوا و ئەنجامنەدانی پرۆسەی سەربازی لەلایەن فڕۆکەکانی وڵاتانی هاوپەیمانان بۆ سەر مۆڵگەکانی داعش. بۆیە بەوتی جەباریاوەر ئەو هۆکارانەش بوونەتە دەرفەتێ بۆ ئەوەی داعش هێرش بکاتە سەر پێشمەرگە. بەڵام زۆربەی و هێرشانی داعش لەلایەن پێشمەرگەوە تێکشکێنراون و نەیەشتۆ بێنە پێشەوە و ڕێگەی لێگرتوون هاوکات ئەوەشی نەشاردەوە کە داعش هێز و تەخەمەنی زۆریان هەیە و توانیویانە شوێنێکی زۆر داگیر بکەن بۆیە ناکرێت بەیەک جار ئەو شوێنانەی داگیری کردوون ڕزگار بکرێت. بەڵام سیاسەتی حکومەت هێرێم دووپات لەسەر ڕزگارکردنی تێکرای ئەو شوێنانە دەکاتەوە کە داعش داگیری کردوون بە کەمترین زیان. ئەمینداری گشتی وەزارەتی پێشمەرگە ئاماژی بۆش کردووە تا ئێستا چەکی قورس و مۆدێرن نەگەیشتۆتە دەستی هێزەکانی پێشمەرگە. زۆربەی و چەکەی بەدەستی پێشمەرگەوەیە چەکی ڕۆژەڵاتین و پێشکەوتونین بۆیە پێشمەرگە پێویستی بە چەکی زیاترە. جەباریاوە ڕوونیشی کردوتەوە هەرێمی کوردستان هیچ جیاوازێک لە نێوان شەڕی تیرۆر لە شەنگال و سعدیە و جەلەولا لەگەڵ کۆبانێدا ناکات. لەبەرەوە کۆرکێکی نەتەوەی مرۆیی هەرێم بەشێک لەو چەک و تەخەمەنیانیکایی بووە دابێتە شەڕوانان لە کۆبانێ. یەکشەمەی ڕابردوو ئەنجومەنی وەزیران گفتوگۆی کرد لەسەر ڕەژنووسی یاسای هێنانی پارە لە ڕێگەی قەرزەوە بۆ هەرێمی کوردستان. NRT دەقی ڕەژنووسەکەی دەستکەوتۆ و ناوڕۆکەکەی بڵاو دەکاتەوە.
ڕژنووسی یاساکە دوای پەسەندکردنی لە ئەنجومەنی وەزیران دەبێت ڕەوانەی پەرلەمان بکرێت بۆ دەنگدان لەسەری و ئەگەر لەوێش پەسەند کرا ئەوە پەرلەمان دەینێرێ بۆ سەرۆکایەتیێرم کاتێکی بارزانی قبوڵی کرد ئەوە دەچێتە بواری جێبەجێکردنەوە. بۆ یەکەم جار کەناڵی NRT ڕۆژی 19 مانگە ئاشکرای کرد حکوومەت یەرێمی کوردستان هەوڵی بەدەستێنانی قەرزی داوە لە وڵاتێکی عەرەبی دراوسێ عێراق و وڵاتێکی تری خۆرەڵاتی ئاسیا، بەڵام دانوستانەکانیان نەگەیشتوونەتە ئەنجام و هەردوو هەوڵەکە سەرکەوتوو نەبووە. ڕەشنووسی یاسای هێنانی پارە لە ڕێگەی قەرزەوە بۆ هەرێمی کوردستان کە ڕۆژی یەکشەمەی ڕابردوو ئەنجومەنی وەزیران گفتوگۆی لەسەر کرد تایبەت دەست NRT کەوتووە و لە 11 مادە پێکاتووە بۆ بەدەستێنانی قەرز. ڕەشنووسەکە دەسەڵاتی ئەوەی داوە بە ئەنجومەنی وەزیران لیژنەیەکی تایبەت پێک بهێنێت لە نێچیروان بەرزانی سەرۆکی حکوومەت و قوبات تاڵەبانی جێگری سەرۆکی حکوومەت و ڕێباز محەممەد وەزیری دارایی. بە پێی ڕەشنووسەکە ئەو لیژنە سێکەسی ئەنجومەنی وەزیران مافیەوەیان پێدراوە پێکەوەیان بەجیا دانوستان بکەن لەگەڵ لایەنی بەرامبەر بۆ وەرگرتنی قەرز و ڕێکەوتن ئیمزا بکەن بە پێی مەرجەکانی ڕەشنووسی یاساکە. بڕیە و قەرزەش نابێت لە بەهای 5 ملیار دۆلاری ئەمریکی زیاتر بێت بە پێی مادەی دووەمی ڕەشنووسەکە. ئەو لایەنەشی قەرزەکەی لێ وەردەگیرێت دەکرێت ناوخۆیی یان وڵاتێکی دەرەکی بێت. هەر بە پێی بڕگەی یەکەمی مادی دووەم جگەل لە دۆلار لیژنە سێکەسێکی ئەنجومەنی وەزیران دەتوانن هەر جۆرە دراوێکی تر بە قەرز وەربگرن بە مەرجێک باکەی لە 5 ملیار دۆلار زیاتر نەبێت بە پێی نرخەکەی لەو ڕۆژەدا. تەنانەت دەتوانن ئەو قەرزە لە کاغەزی دارایی بازاڕە ناوخۆیی و دەرەکیەکان وەربگرن. هەر بەپی ڕەشنووسی یاسای هێنانی پارە لە ڕێگەی قەرزەوە بۆ هەرێمی کوردستان کاربەهی جیاسایەک ناکرێت کە پێچەوانە بێت لەگەڵ مادەکانی ڕەشنووسەکە، تەنانەت ئەگەر یاسا و ڕێنمایەکانی دەسەڵاتی فێدرالیش بێت. ئەنجومەنی وەزیران تاکیدی کردوتەوە هۆی دەرچوونی ئەم پرۆژە یاسایە بۆ یارمەتیدان و باشکردنی بارودۆخی دارایی و جێبەجێکردنی بەرژەوەندیە باڵاکانی هەرێمی کوردستانە. وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی لە راپۆرتێکی نێنیدا کە دەست NRT کەوتووە ئاماژی بۆ کردووە 50,000 دەرچووی ئامادەیی بۆ ئەم ساڵی نوێی خوێندن داواکاری بۆ زانکۆکانی هەرێم پێشکەش دەکەن. ئەوەش با بەراورد لەگەڵ ساڵی ڕابردوودا لە 100% زیادی کردووە. هەروەها راپۆرتەکە وەشی خستۆتە ڕوو کە وەرگرتنی دەرچوانی ئامادەیەکان لە زانکۆ و پەیمانگەکان هیچ پەیوەندی نییە بە پێداویستیەکانی بازاڕی کاری هەرێم لە هەردوو کەرتی گشتی و کەرتی تایبەتدا، بەڵکو سیاسەتی گشتی وەرگرتن لە ماوەی 2 دەی ڕابردوودا بریتی بووە لە جێکردنەوەی زۆرترین ژمارەی دەرچوان لە زانکۆ و پەیمانگەکان بێگوێدانە ستانداردەکانی توانای وەرگرتن و پێداویستیەکانی بازاڕی کاری هەرێمی کوردستان. لە راپۆرتێکی نێنیدا کە وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی بۆ ئەنجومەنی وەزیرانی هەرێمی ناردووە و دەست کەناڵی NRT کەوتووە وەرگرتنی دەرچوانی ئامادەیەکان لە زانکۆ و پەیمانگەکان هیچ پەیوەندی نییە بە پێداویستەکانی بازاڕی کاری هەرێم لە هەردوو کەرتی گشتی و کەرتی تایبەتدا. لەو راپۆرتی وەزارەتی خوێندنی باڵادا کە بە مەبەستی خستنە ڕووی کەموکورتیەکان و وەرگرتنی خوێندکاران لە زانکۆ و پەیمانگەکان ئاراستەی ئەنجومەنی وەزیرانی کردووە، تێدا ئاماژە بە گرفتەکانی وەرگرتنی خوێندکاران و چارەسەر بۆ ئەو پرسە کراوە. راپۆرتەکە ئەوەشی خستۆتە ڕوو کە وەرگرتنی دەرچوانی ئامادەیەکان لە زانکۆ و پەیمانگەکان هیچ پەیوەندی نییە بە پێداویستەکانی بازاڕی کاری هەرێم لە هەردوو کەرتی گشتی و کەرتی تایبەتدا، بەڵکو سیاسەتی گشتی وەرگرتن لە ماوەی 2 دەی ڕابردوودا بریتی بووە لە جێکردنەوەی زۆرترین ژماری دەرچوان لە زانکۆ و پەیمانگەکان بێگوێدانە ستانداردەکانی توانای وەرگرتن و پێداویستەکانی بازاڕی کاری هەرێمی کوردستان. هەروەها ئاماژە بەوەش کراوە لە هەردوو ساڵی خوێندنی 2012 بۆ 2013 2013 بۆ 2014 ڕێژی وەرگرتن لە کۆلێژ و پەیمانگەکان لە هەرێم سنووری ئەو پەڕی توانای وەرگرتنی زانکۆکانی تێپەڕاندووە. بۆ نمونە لە هەندێک لە کۆلێژ و پەیمانگەکان ڕێژی وەرگرتن زیاتر بووە لە 150 توانای وەرگرتنی ڕاستەقینەی ئەو کۆلێژ و پەیمانگایانە. هەر لەو راپۆرتە نهێنی وەزارەتی خوێندنی باڵادا کە NRT لە سەرچاوەکانیەوە دەستی کەوتووە، تێدا باسی ئەوە کراوە کە ژماری دەرچوانی ئامادەیی بۆ ساڵی خوێندنی 2013 بۆ 2014 داواکاری بۆ زانکۆکانی هەرێم پێشکەش دەکەن دەگاتە 50,000 دەرچوو، ئەوەش بە بەراورد لەگەڵ ساڵی ڕابردوودا لە 100% زیادی کردووە. لە بەشێکی تری راپۆرتەکەدا ئەوەش هاتووە کە زۆری ژماری وەرگیراوان لە زانکۆ و پەیمانگەکان ستانداردەکانی کوالەتی پرۆسەی خوێندن و فێرکردنی دابەزاندووە. ئەمە سەرەڕای ئەوەی ئاستی فێربوون و زانیاری دەرچوان لاواز بووە، لە بازاڕی کاری نێوخۆییدا توانای پێشبڕکیان نەبووە، لە مەیدانی کارکردنیشدا کاریان نەبووە، چونکە بەپێی راپۆرتەکە ژمارێکی زۆر هەڵگری بڕۆنامەی بەکالۆریوس
ساڵانە لە زانکۆکان دەردەچن بێ ئەوەی حکوومەت و کەرتی تایبەت بتوانن بەکاریان بهێنن. لە کۆتایی راپۆرتەکەدا ئاماژە بە کۆمەڵێک پێشنیاز و ڕاستپاردە کراوە بۆ چارەسەرکردنی گرفتی وەرگرتنی خوێندکاران، ئەوانیش بریتین لەوەی کە هەموو وەزارەتەکان هاوکاری وەزارەتی خوێندنی باڵا بکەن لە دانانی سیاسەتی ساڵانی وەرگتن لەبەر ڕۆشنایی پێداویستەکانی بازاڕی کاری هەرێم. لەگەڵەوەشدا دانانی میکانیزمی گونجاو بۆ هەمانگی لەگەڵ کۆمپانیەکانی کەرتی تایبەت بە مەبەستی کۆکردنەوەی داتا لەبارەی پێداویستەکانی کەرتی تایبەتەوە. هەروەها گرنگیدان بە گەشەپێدانی چۆنایەتی لە زانکۆکانی کوردستان و بەستنەوەی ناوەڕۆکی پرۆگرامەکانی خوێندن بە پێداویستەکانی بازاڕی کارەوە و هەوڵدان بۆ گۆڕانکاری لە یاساکانی تایبەت بە ڕێخستنەوەی موچەی فەرمانبەرانی دەوڵەت. بە جۆرێک موچەی فەرمانبەران تەنها نەبەسرێتەوە بە بڕوانامەی بەکالوریسەوە، بەڵکو ڕەچاوی شارەزایی و تەکنیکی و ئەزمموی کارکردن بکرێت. نزیکەی ساڵێکە بەهۆی ئەو قەیرانەدارایی هەرێمی کوردستانی گرتوتەوە پێدانی پێشینی خانوبەرە بە هاوڵاتیان ڕاگیراوە و بەهۆی شەو بەشێکی زۆری هاوڵاتیان کارکردنیان لە دروستکردنی خانوەکانیان ڕاگرتووە و لە چاوەڕوانیەوەدان پێدانی پێشینەکە دەست پێ بکاتەوە و ئەوانیش دەست بە دروستکردنی خانوەکانیان بکەنەوە. لە لایەکی ترەوە وتەبێژی وەزارەتی دارایی و ئابووری هەرێم دەڵێت لە ئێستادا بە سەدان هاوڵاتی کە مامەڵیان بۆ وەرگرتنی پێشینەی خانوبەرە کردووە لە چاوەڕوانی کردنەوەی پێشینەی خانوبەرەدا. نزیکەی ساڵێکە بەهۆی قەیرانەدارایەکەی هەرێمی کوردستان و نەناردنی بودجێ هەرێم لەلایەن حکوومەتی ناوەندەوە پێدانی پێشینەی خانوبەرە بە هاوڵاتیان ڕاگیراوە و بەمهۆیشەوە بەشێکی زۆری هاوڵاتیان دروستکردن و نۆژەکردنەوەی خانوەکانیان بە تەواونەکراوەیی ماوەتەوە. بەشێک لەو هاوڵاتیانەیش کە بەهۆی پێنەدانی پێشینەی خانوبەرەوە کاریان لە دروستکردنی خانوەکانیان ڕاگرتووە دەڵێن ئەگەر پێشینەی خانوبەرە نەبێت ناتوانن کارەکانیان تەواو بکەن. ئەو هەموو زەحمەتی دەچێت ئەو بینەوە بردێ ئاخیرەکەی کە دەرین ڕاوەستایە لەسەر ڕاوەستانەکەی قسەمە لەسەرەوەیە کابرا بۆی تەواو ناکرێ، کابرا ئیشەکەی بەڕێوە ناچێ، بیناکەی پێ ناکرێ کە بێ پارەیە لۆی دەچی سلفێ وەردەگرن معاملات سلفێ دەکا. زۆر کەسەیە بەرێ لە مەتەقەی لە هەموو مەتەقەکان لە هەموو هەولێر لە هەموو کوردستان لە هەموو هەرێمی کوردستان بەرێ پێویستی بە سلفی عقارە پێویستە زوو بکرێتەوە، زوو پارێ پێ بدرێ، معاملەتەکان ڕای بکرێن. ڕاگررتنی پێشینەی خانوبەرە تەنها کاری نەکردوێتە سەر ئەو هاوڵاتیانەی کە یەکەی نیشتەجێبوون دروست دەکەن، بەڵکو لە ئێسادا کاریگەری ڕاستەخۆی کردوێتە سەر کەمبوونەوەی هەلی کار بۆ کرێکاران و بیناسازان، هاوکات نەبوون و کەمکردنەوەی هەلی کار بۆ ئەو کرێکارانەی لە بواری دروستکردنی خانوبەرە کار دەکەن. کاریگەری ڕاستەخۆی کردوێتە سەر گوزەرانی ژیانی کرێکاران. ئەرێوەڵا ئێستا ئەمە چەند شاگردمە هەیە زیادە نەماینێتە ئیشە لەبەرەوەی یەک ئیشمە هەیە ئەگە بێت سلفی عقار بێتن ئیشەکە زۆر دەبیتن، سلفی عقار ئەگەر بێتن ئیشەکە باش دەبیتن، ئەگەر سلفی عقاریش نێتن ئەو بەتاکید ئیشەکە هەر لە کەمیدا دەبی خراپتر دەبیتن باشتر ناوی. بەپێی نووسراوێکی وەزارەتی دارایی و ئابووری حکوومەتی هەرێم کە لە مانگی هەشتی ئەم ساڵدا بڵاو کرایەوە بڕیار درا کاری پشکنین بۆ ئەو مامەڵانە بکرێت کە وەمبەستی وەرگرتنی پێشینەی خانوبەرە وەرگیراون، بەڵام تا ئێستا هیچ خاوەن مامەڵەیەک پێشینەی وەرنەگرتووە. لە بەرامبەردا وەزارەتی داراییش تا ئێستا بە فەرمی هیچ نووسراوێکیان پێ نەگەشتووە کە ئاماژە بێت بۆ ناردنی پێشینە لەلایەن حکوومەتی ئیتیحادیەوە. وەزارەتی دارایی لە 28 بڕیارێکی دەرکرد لەسەر جەم بانقەکانی خانوبەرە ئەو مامەڵانەی کە لایەنە و کەشفی یەکەمیان بۆ کرایە بسن کەشفی دووەمشیان بۆ بکەن و هەروە ئەو مامەڵانەی کە لایەنە و هیچ کەشفیان بۆ نەکرایە کەشفیان بۆ بکەن و ڕیزبەندیان بۆ بکەن بۆی لە کاتی پێدانی پێشینەکان ئاسانکاری بکرێتن زیاد. بە هەمان شێوەی ئەم ساڵ لە ساڵی 2012ش بەهۆی درەنگ پەسەندکردنی بووزەوە پێشینەی خانوبەرە ڕاگیرا و لە ئێستاشدا بە سەدان هاوڵاتی کە مامەڵەیان بۆ وەرگرتنی پێشینەی خانوبەرە کردووە لە چاوەڕوانیکردنەوەی پێشینەی خانوبەرەدان و تا ئێستایش ئاسوویەکی ڕوون نییە بۆ پێدانی پێشینەکان بە هاوڵاتیان. هێرشقادری NRT هەولێر. پاژەوەی وەرزی نوێی خوێندن لە کەرکووک شارەکانی دیکەی لە کەرکووک و شارەکانی دیکەی عێراق بۆ ماوەی مانگێک دواخرا ئەمڕۆ یەکەم زەنگی ساڵی نوێی خوێندن لە کەرکووک و پارێزگاکانی دیکەی عێراق لێدرا و هاوکات بەشی کوردی لە پەروەردەی کەرکووک زیاتر لە ৯٨,000 خوێندکاری هەیە. هەروەها پەروەردەی کەرکووک داوا دەکات بەشی کوردی لە ڕووی ئیداریەوە بکرێتە سەر وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێم. دوایەوەی وەزارەتی پەروەردەی عێراق بڕیاریدا بۆ ماوەی یەک مانگ ساڵی نوێی خوێندن دوا بخرێت. دوجار لە بەرواری 22 ئۆکتۆبەر یەکەم زەنگی ساڵی تازەی خوێندن لە شاری کەرکووک و پارێزگاکانی عێراق لێدرا. بەهۆی خراپی باری ئەمنی و کۆنتڕۆلکردنی پارێزگای نینەوە و چەند شوێنێکی تری عێراق لەلایەن چەکدارانی داعشەوە ژمارەیەکی زۆر لە هاوڵاتیانی ئەو ناوچانە ئاوارەی هەرێمی کوردستان و ناوچە ئارامەکانی تر بوون.
بەو هۆیشەوە وەزارەتی پەروەردە بڕیاریدا تا بارودۆخەکە هێور دەبێتەوە بۆ ماوەی 1 مانگ خوێندن لەسەر جام پارێزگاکانی ناوەڕاست و خوار و عێراق دوا بخرێت. زەرەری زۆرە بەڕاستی زەرەری یەکەم و باجی یەکەمیش مامۆستا و قوتابی ئەیدا بەڕاستی ئەبوو کورد بە بڕیارێکی سیاسی بە بڕیارێکی پەروەردەیی بیوتایە بڕیاری بدایە کەرکووکیش سەر بە هەرێمی کوردستانە ئاڵای کوردستان لە سنوورەکانی کەرکووک ئەشەکێتەوە ئەبوایە بوو ترایە فەرم و کەرکووک ئێوەش لەگەڵ ئێمە دەست پێ بکەن. بەهۆی فرێنەتەوەی لە پارێزگای کەرکووک پەروەردەی ئەو شارە بۆتە 3 بەشەوە هەر نەتەوە و بە زمانی خۆی لە خوێندنگاکان دەخوێنن. بەشی کوردیش کە لە دوای ساڵی 2023ەوە لە کەرکووک دروست بووە چەند جارێک داوای ئەوەی کردووە لە ڕووی ئیداریەوە بکرێتە سەر وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێم چونکە لە ڕووی مەنهەجەوە لەسەر پەروەردەی هەرێمی کوردستانن بەڵام لە ڕووی ئیداریەوە لەسەر وەزارەتی پەروەردەی عێراقن. لە ڕاستیدا زیاتر کاریگەری لەسەر ئێمە بۆکو پرۆسی خوێندنی کوردی لە شاری کەرکووک لەبەرەوەی پرۆگرامەکانمان درێژخایەنە هەمان پرۆگرامەکە لە هەرێمی کوردستان دەخوێنرێ پێویستی بە وەختێکی زیاترە کە بتوانین تەواوی بکەین لە کاتی گونجاوە بۆ قوتابی خوێندکار کاریگەری زیاتری دەبێت لەسەر قۆناغی ناوەندی و ئامادەیی کە پێویستە کتێبەکان تەواو بکرێت چونکە ئەو تاقیکردنەوەانە وزاریە بەڵام ئێمە هەوڵی جددیمان داوە کە ئەگەر ئەوە بکرێت کە شەمە بگەڕێتەوە دەوام تاوەکو قەرەبووی ئەو مانگە بکەینەوە. لە ئێستادا بەشی کوردی لە پەروەردەی کەرکووک زیاتر لە 98,000 خوێنکاری هەیە و بۆ پڕکردنەوەی ئەو کاتەش کە بەهۆی بڕارەکەی وەزارەتی پەروەردەوە دروست بووە بڕیارە پەروەردەی کەرکووک ڕۆژانی شەمبە کە پشووە بکاتە دەوابی فەرمی چونکە مەنهەجی خوێندنی کوردی درێژخایەنە و لە وادەی خۆی کۆتایی نایەت. ڕۆکان جاڤێنارتی کارکووک. بەشێک لە هێزەکانی پاراستنیگە لە پەکە لە سنووری پارێزگای هەولێر جێگیر بوون لە شەڕەکانی سنووری پارێزگای کەرکووکیشدا بەشداری ڕوبەڕبوونەوەی چەکدارانی داعشیان کردو تا ئێستا شەڕوانێکی ئەبەکە شەید بووە و شەڕوانێکی دیکەش بریندار بووە. ساڵێک بە سەر دەرچوونی یاسای بەدەستهێنانی مافی زانیاریدا تێپەڕیەوە تا ئێستا یاساکە جێبەجێ نەکراوە. سەرۆکی دەستی مافی مرۆڤیش دەڵێت تا ئێستا 4 جار یاداشتیان ئاڕاستەی سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران کردووە بەوەی یاساکە بخرێتە بواری جێبەجێکردنەوە بەڵام وەڵام نەدراونەتەوە. ساڵێک بەسەر پەسەندکردنی یاسای مافی بەدەستهێنانی زانیاری لە هەرێمی کوردستان تێدەپەڕێت بەڵام تا ئێستا ئەو یاسایە لەگەڵ ئەوەی نەچۆتە بواری جێبەجێکردنەوە هاوکات دامەزراوە حکومەکان و هاوڵاتیانیش ئاشنانین بە چۆنێتی مامەڵەکردن بە یاساکە. دوای ساڵێک بەسەر دەرچوونی یاساکە لە پەرلەمانی کوردستان لە ئێستادا هەریەک لە دەستەی مافی مرۆڤ و دەستەی دەستپاکی سەرقاڵی تاوتوێکردنی پرۆژە یاسای بەدەستهێنانی مافی زانیارین. بەپێی مادەی 13 لە پرۆژە یاساکە دەبێت 4 مانگ جارێک سەرجەم دامەزراوەکان راپۆرتی خۆیان ئاڕاستەی دەستە بکەن و دەستەی مافەکانی مرۆڤیش 6 مانگ جارێک راپۆرتی خۆی بۆ ڕایگشتی بڵاو بکاتەوە. بەڵام تا ئێستا نەدامەزراوەکان و نەدەستێش پابەند نەبوونە بەو مادەیەی یاساکە. مادەی 21 ئەم یاسایە هاتووە ئەبێ ڕێنماییەکی تایبەت دەربکرێ ماوەیەوان ئەنجومەنی وەزیران و دەستەی مافی مرۆڤ بۆ جێبەجێکردنی ئەم یاسایە هەتا ئێستا ئەم ڕێنماییە نەکراوە لەبەر ئەوەی ئەنجومەنی وەزیران وەڵامی نووسراوەکانی ئێمە نەداوە. دەستەی مافەکانی مرۆڤ لە ماوەی 1 ساڵدا 4 یاداشتی ئاڕاستەی سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران کردووە بۆ چۆنێتی دۆزینەوەی میکانیزمێک بۆ جێبەجێکردنی یاساکە. بەڵام تا ئێستا ئەنجومەنی وەزیران وەڵامی نەداونەتەوە. ئەگەرچی لە مادەی 19 یاساکەدا ئەوە هاتووە پێویستە ئەنجومەنی وەزیران پابەند بێت بە جێبەجێکردنی یاساکە. لە بەرامبەردا دەستەی نەزاهی هەرێم کە ئەرکی بەدواداچوون و چاودێریکردنی لە ئەستۆدایە چاوەڕێی کۆبوونەوەی نێوان دەستەی مافەکانی مرۆڤ و سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیرانە سووربوونی خۆیان ڕادەگەێنن لەسەر جێبەجێکردنی یاساکە. سیستەمی ئیداری لە کوردستانە بەتەکید و بۆتەوەی تا ئێستا ئەو یاسایە جێبەجێ نەکرێمە خۆشمان ڕاگەوەکو دەستە زۆرجان تەعاملمان لەگەڵ موسساتی تر هەمان مشکلەمان بەرەو بە زۆری تردا هەبێ بۆیە بەتەکید ئێوەی بەڕێزش دەتوانن لەو مەسەلە دەورێک ببینن بە نەقڵکردنی ئەو ئاکامەکانی ئەو شۆپە دەتوانن فشارێک لەسەر هەموو لایەک دروستکەن چونکە گرنگی هەر یاسایەک چەند مهمە بەڵام دوو ئەوەندە گرنگینەوەیە کە ئەو یاسایە بچێتە بواری جێبەجێکردن. بە گوێرەی یاسای مافی بەدەستهێنانی زانیاری هەر کەسێک داواکاری دەستکەوتنی زانیاری ڕەتکرایەوە مافی هەیە ناڕزایی دەرببڕێت لەسەر بڕیار و ڕێکارەکانی دام و دەستگا پەیوەنددارەکان و دەستەی دەستپاکی. لە ماوەی 1 ساڵی ڕابردووشدا تا ئێستا هیچ سکاڵایەک لەسەر پێنەدانی زانیاری لە دەستەی مافەکانی مرۆڤ تۆمار نەکراوە.
بە بۆچوونی شارەزایانی بواری یاساش هاوڵاتیان و دادگاکانیش ئاشنانین بە یاساکە. یاسایە هەموار بکرێتەوە ئەگەر هەردا و دەستگایەکی حکومی پابند نەبوو بەو یاسایە ئەگەر زانیاری نەدات دادگا پابندی بکات نەوەک بڕیاری پێبژاردن و غەڕامی بکات. یاسای بەدەستهێنانی مافی زانیاری لە 22 مادە پێکاتوە لە خولی سێمی پەرلەمانی کوردستان لە ساڵی 2013 پەسەند کرا. ئامانجش لە پەسەندکردنی یاساکە چەسپاندنی پرەنسیپی شەفافیەت و ڕێخستنی پێدانی زانیاری و مافی هاوڵاتیانە. بەڵام ساڵێک بەسەر پەسەندکردنی ئەو یاسایەدا تێپەڕیوە و تا ئێستا نەچوێتە بواری جێبەجێکردنەوە. شێمەجااف NRT هەولێر. لا کۆتاییدا گرنگترین ناونیشانەکان. پەرلەمانی کوردستان بڕیاری نردنی هێزی پێشمەرگەی بۆ کۆبانێ پەسەند کرد و وەزیری پێشمەرگەش دەڵێت ژمارە و فەرماندەی هێزەکە لەلایەن وەزارەتی پێشمەرگەوە دەستنیشان دەکرێت. بامەدەبوونی بارزانی لایەنەکانی ڕۆژاوای کوردستان لە دۆگ ڕێکەوتن بەپێی ڕێکەوتنەکەش هێزێکی یاوەشی سەربازی پێک دێن و مەرجەعیەتی سیاسی کوردیشان دەبێت لە ڕۆژاوادا. وەزارەتی خوێندنی باڵای هەرێم راپۆرتێکی نێنی لەسەر کێشەی وەرگرتنی خوێندکاران لە زانکۆ پەیمانگاکان داوەتە ئەنجومەنی وەزیران و NRTیش ناوەڕۆکەکەی بڵاو دەکاتەوە. لە NRTەوە دوایین هەواڵ و زانیاریەکانتان پێشکەش کرا شاد و کامەران بن.